ڕێکهاتنی لیستەکە خۆی لە خۆیدا گرنگی ئەهمیەتی خۆی هەیە کە بتوانین هەردوو لا پێکەوە واتە لیستی هاوپەیمانی کوردستانی بەرەو سەرکەوتن بەرین، داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین، داوا لە هەموو تێکۆشەران و تێکۆشەرە دێرینەکان و پێشمەرگە قارەمانەکانەکەین، داوا لە کەسوکاری سەربەرزی شەهیدانەکەین، لە گەنجان و لاوانەکەین، لە خوێندکاران و ژنانەکەین، هەموو پێکەوە هەوڵ بدەین بۆ ئەی کە بتوانین لیستی هاوپەیمانی کوردستانی بەرەو سەرکەوتن بەرین. دیارە ئەرکەکانی لیستی هاوپەیمانی کوردستانی هەر ئەوە نییە کە بچنە بەغا نوێنەری هاوپەیمانی و لیستی هاوپەیمانی کوردستانی بن، بەڵکو ئەرچیانە داکۆچی لە مافەڕەواکانی گەلەکەمان بکەین، داکۆچی لە داخوازی و داواکاریەکانی نەتەوەکەمان بکەین کە دیارە نەتەوەی کورد پێکاتەیەکە لە پێکاتە گەورەکانی عێراق. ئەوە ئەرچی هەموو لایەکمانە پێکەوە بتوانین لە داهاتوودا واتە دوای هەڵبژاردنیش پێکەوە نوێنەرەکانی حیزبە سیاسیەکان لە عێراقا بتوانن بە هەمان گیان بە هەمان ڕۆحیەت داکۆچی لە مافە دەستوریەکان مافە قانونیەکان لە عێراقێکی دیموکراتی، عێراقێکی فیدراڵی، عێراقێکی فرەحیزبی بکەن بۆی بتوانین داهاتووی عێراق بەرەو دیموکراسی و ئازادی بەرین. لەبەرەوە ئێمە لێرەوە داواکەین کە هەمومان پێکەوە بۆ سەر سندوقەکانی هەڵبژاردن بچین بۆی بتوانین لیستەکەمان واتە لیستی هاوپەیمانی بەرەو سەرکەوتن بەرین.